بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ژیانەوە هاتوینەتە خزمەتتان. هەرو جۆرە کاگادان ئەم بەرنامە تایبەتە بە کێشەیە دیار و چۆنیەتی ڕزگاربوونەوە لە دەست ئەم دیاردە کۆمەڵایەتیە. ئەم حوتەمانە دابین کردووە بۆ هاوڕێ گەلاوێژ ئەمانەوەی لەسەر ئەسەراتی ئێتیاد و مەقولەی ئێتیاد لەسەر خودی فەرد لەسەر کۆمەڵگا باس بکەین و هۆکارەکانیتان بۆ دیاریکەین. هاوڕێ گەلاوێژ بەخێر بێ. زۆر سپاس هاوڕێ کاوان، سلااوم هەیە بۆ بینەرانی ئازیز و خۆشەویستیش. بەخێر بێ ئەم کاتەوە باش هاوڕێ گەلاوێژ. هاوڕێ گەلاوێژ هەرو جۆرە کە ئاگادارن لە بەرنمەکان پێشووە میوانمان بوو لەگەڵ یانە بەشدار بووین، پرسیارمان دیان کرد هەر کامیکیان و بە تەجروبەیەک ئەوە نەبوو کە دقیقەن شەبیه بە یەک بن، مشابهی یەک بن، بەڵام هەر کامێکیان تەجروبەی خۆیان باس کرد، هەر کامێکیان بە جۆرێ تووشی ئەم کێشە بوون. ئەمەوێ ئەم بەرنامە تایبەتمەند اختصاص بم بە حەشیش و گوڵ، چونکە حەشیش و گوڵ لەو مەوادەیە کە زۆر بەربڵاوە لە ناو ئەوانەی کە تووشی ئەم کێشە و گرفتن، بە تایبەت کچان. ئەمەوێ زۆرتر لە بواری کچان و ژنانە باسی لێەوە بکەین، چونکە زۆربەی کچان و ژنان وازانن وا لە نێویانە جێکەوتووەکە حەشیش یا گوڵ ئێتیادی نییە یا ڕاحەتتان بەدەستی و ڕزگاریان بێ. حتا من ئەوەم بیستووە لە خۆیان و لە زاری خۆیانەوە کە ئەڵێن بۆ جوانی باشە، بۆ تونی سا و دەنگ و ئەمانە باشە، بۆ زۆر شت مەسەڵەن ئتلاعاتێکی باشیان نییە. ئێمە ماوەوێ ئەو ئاگاهیە بین بە کۆمەلگا بەتایبەت بە کچان و ژنان کە بزانن نە حەشیش گوڵ هیچ فەرقی ناکات لەگەڵ مەوادەکانترە، دەستپێکێکە. بۆیە هەر لەوە دەستپێکەکەین. نەزەر و ڕای ئێوە چییە لەسەر ئەم مەقولەیە کە کچان بۆ وا فکرەکەنەوە؟ من پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەت دەمەوە دەمهەوێ شتێکی گشتی باس بکەم کە ئەو کەسانێک کە لە ئەوەڵەوە ئێستا نەناسراون بۆ خانەوادە لە کۆمەڵگا ڕوو دەکەنە مادە هۆشبەرەکان، هەموویان یعنی 5 ئەلایمی مشتەرەکیان هەیە. جا دوای وەڵامی پرسیارەکەتان دەمەوە. یەکێک لە ئەوەڵین ئەلایمێک کە مەسەڵەن تازە ئەگە بتێ بزانی کەسێک ئەو مادانە مەسرەف دەکە یانە، ئەوەیە کە ئەوانە تۆری لە خۆڵک و ئەخلاق و ڕەفتاریان بە تۆری ڕۆژمەرە کە پێشتر چۆن بووە دەگۆڕدرێ، حەت لە ناو ماڵ چ لە ناو کۆمەلگا چ لە شوێنی کار. ئەوانە بەبێ عوزر و بەهانە زوو تووڕە دەبن، ینی دەنگیان بەرز دەکەنەوە، جۆر ناگرن بۆ قسەیاوانی تر. ئیتر ئەمە یەکێک لە ئەلایمەکانە کە ئەم کەسە حتمما یەکێک لە مادە هۆشبەرەکە یا چەندە یا لاخەرە کەوتوتە ئەو ڕێگای ئێحتیاط. دومینەوەیان ئەلایم کە مەسەڵەن خانەوادەکان یا کۆمەلگا یا کەسە نزیکان کە دەبێ حەساسن پێی نیشاندن، ئامانە زۆر زوو ڕابطەی ئیجتماعیشیان دەگۆڕدرێ. پێشتر کە مەسەڵەن کەسانێکی زۆر ئیجتماعی بوونە و لەناو جەمع و کۆڕ و مەجلیسی خانەوادەدا دانیشتون و قسەیان کردووە، یا لە شوێنی کاردا دەگەڵ هاوکارەکانیان زۆر قسە و باس و گفتوگۆ و ئەوانەیان بووە، زۆرتر خۆیان ئیزۆلێرە دەکەن و خۆیان دەشارنەوە حەزەکەن بە تەنیا بن. ینی ئەو رابطە ئەو ئینسانە لە ماوەیەکی کوورتدا بە تۆری ینی بگشتی رابطە ئیجتماعیەکانی خەدشەدار دەبێ و مۆنزەوی دەبنەوە. یەکێکی لە ئەلایمی ترکە بۆکە تەشخیص بدەین کەسێک کەم ئەو مادانە بەکاردێنیە، ئەوە کە غەیبەتی هەیە، ناچێتەوە سەرکار یا لە خانەوادەدا لە حزوری خانەوادەدا مەسەڵەن وەختی نییە بۆ خانەوادەی حتا بۆ منداڵەکەشی
زۆر جا وایە کە بەسەم بۆی مهم نییە ئەگە کەسانی کە دەچن بۆ مەدرسەش لە مەدرسەدا غیبەتەکانیان مەسەن ڕۆژ بۆ ڕۆژ زیاتر دەبێ شاید لە ئەوڵەکەی مەسەن بەیانان درەنگ کەستن لە خەو درەنگ سەرکار یا درەنگ بچنە مەدرسە ئیتر وردە وردە هەر تااقەتیان نابێنێ بچە مەدرسە و بچە سەرکاریش ئەمەش یەکدانە علایمی دیکەیە علایمێکی دیکەش کێشەی ئیکۆنۆمی ینی پارەیە چون ئەوانە مادە مەسرف دەکەن دێمە خەرجیشی هەیە ئیتر جاران کە زۆر ئاسایی بلاخەرە خەرج و خارجی خۆیان دەرهێناوەی کێشەیەکیان نەبووە ئیتر زوو پۆڵیان نامێنێ دەست دەکەن بە قەرزکردن لەم و لە ئەو یا مەسەن پوڵ لە بانک قەرزکردن یا لە کەسانی لە خزم و کەس و دۆست و کەسانیان وەختی کەسێک بزانی کە هیچ خەرجێکی ئەو توی نەبوو نە ماڵێکی کڕێوە نە ماشینێکی کڕیوە نەوەسیلەیەک و کەرەسەیەکی بۆ ماڵ کرێەوە یا بۆ ژن و منداڵەکەی کرەوە یا بۆ دایک و بابی یەک دەفە دیە پۆڵ قەرز دەکە و خۆی قەرزدار دەکە و ئەوە کەسێک ئەوانە دەبینێ دەبێت زوو متەوەجێ بن کە ئەمە ئاسایی نییە و بکەونە شوێنی تاقێ بکەن کە مەسەن ئەو پوڵە بۆ قەرز کردووە بۆیان معلوم دەبێت کە ئەم پوڵە دەتوانێت یا کەسە تووشی قمار ببێ دەتوانێت شەرتی حتمما مادەی هۆشبەر بەکاربێنێ محتاج بێت دەتوانێت بە قمار محتاج ببێت دەتوانێت بە ئەلکۆڵ محتاج بێ هەر کەم لەوانە ئەو خصوصیاتە مشتەرەکیان هەیە کە زۆر مهمە کە کۆمەڵگا بە تایبەت خانەوادەکان وشیار بن کە ئەو ئەلایمانە ئەلایمی ئیحتیادن یا مەسەلەی خەویان مەسەن دەبینی زۆر دەخەون نان ناخۆن ئێشیان هەیە زگیان دیێشیە حازرش نەبچن بۆ لای دکتۆر ینی بەبێەوە کە نەخۆشیێکی تایبەتێکیان بێ کولەم وەزی جسمشیان تێک دەچێت تووشی ناڕەحەتی و ناڕەحەتی زەرەبانی قەلب و ناڕەتی مەعدە و ئەو شتانە دەبن کە ئەوە بۆ فقط بۆ ئاگاداری بینەرانی خۆشەویست وە بۆ بنەماڵەکان ئەگەر ئەو پێنج خصوصیاتیان لە کەسێک دادێت لە خانەوادەدا ینی دەبی زۆر وشیار بنەوە کە حتمما شتێک لە جێگایەک لەبار لە جێگای خۆی نییە و تا درەنگ نەبووە پێشی پێ بگرن دوایە بێمە سەر وڵامی پرسیارەکەت ئەوە کە ماری جوانە و گوڵ چ ئەوارزێکی بۆ کچان زوو بەتایبەت لە نێو کچاندا زۆر ڕەواجی هەیە و بەداخەوە ژنان و کچانێکی زۆرش ڕویان کردەوە دلیلەوەیە ماری جوانە تاسیراتێکی یەک خۆشحاڵ کوڕندەی هەیە لە ئەوڵەوە بەنەوەی بخواندەڵ مسەرت بەخشە شادی بەخشە بەنەوەیەک خەمەکانیان و مشکلاتەکانیان بۆ هەرچەند کاتیشە و ماوەکەشی زۆر کورتە لەبیر دەباتەوە یا بۆیان کەم دەکاتەوە ئەمە لە لایەکی دیکەشەوە تەبلیغاتی بۆ دەکرێت کە ماری جوانە یا گوڵ زۆر شادت دەکە ئەگە کەس بەتایبەت لە ئێران و لە کوردستان کە بەهۆی حاکمیەتی نەگریسی کۆماری ئیسلامی و گرانی و بێکاری و کولی موسیبەتەکانی دیکە سەرکوب و زیندان و ئێدام و بەڵایای تەبیئی و لە سێڵا و لە بوومە لەرزە و هەموو مشکلاتانە دێمالومە خەڵک ناشادە زۆربەی ئەمانە کە زۆر ئەزیزیان لەدەستداوە یا ماڵیان لەدەست دەدەن یا تووشی ئاوارەگی و بەدبەختی دەبن نانیان نییە جاران کە بەسان لە کارتۆندا دەخەوتون لە قەبرستانەکان دەخەوتە ئێستا لە نێو گۆنیشدا دەخەون لە نێو ماشینەکانیشدا دەخەون یا لە سەرما ڕەخدەنەوە کولەنەوە کولێک ئەوارزی هەیە هەتا کەسێک بۆ خۆشی نەبێت کەسێک بناسیە ئەوسێک لە خانەوە دەبێت تووشی مشکلاتی ڕۆحی و ڕەوانی و ئەفسۆردەگی دەبێت و ئەوەش بۆ خۆی دەبێتە بەهانەیەک هەم بۆ ئەو کەسە کە شادی بۆ خۆی بکرێ هەم بۆ مافیای مەوادی مخەدر
ئەو کەسانە زوو دەبینێتەوە دەڵێ وەرە من شتێکم هەیە کە دەتوانێت کۆمەکت کە لە وەزیەتت بێنێتە دەرێت و بەتایبەت ژنان کە یەکێک لە قوربانیانی ئەوەڵین قوربانیانی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و قانونی ئیسلامی و توزان هەموو ڕسم و یاسا و فەرهەنگی پیا و سالاری لە کۆمەڵگای ئێران و کوردستانن ئەمانە زۆرتر تووشی خەمۆشیە و ناڕەحەتی و مشکلاتی ڕۆحی و ڕەوانی دەبن پس یعنی هیچ ئینسان جێگای سەرسوڕمان نییە کە بۆ خەڵکێکی زۆر بەتایبەت ژنان و کچانێکی زۆر ڕوو دەکەنە مادە سڕبەرەکان بەتایبەت گوڵ و ماری جوانە چۆن ئەو شتانیان بیستووە کە شادیاوەرە ئەوارزی ئەمەش تەنیا شادیاوەر نییە زوو زەرەبانی قەلبیان دەباتە سەریە دەتوانێت تووشی کەم خەویان بکە دەتوانێت ئەوارزی دیکەی هەبێت بەڵام ئەمانە بەداخەوە بەدەهۆی ئەوەی کە شناخت و ئاگاهی کافیان نیە لەسەر ئەو مادانە و هەروەها مشکلاتێکی زۆریش دەستە و یەخەیان بۆ کاتێکیش بێ و ساتێکیش بێ فریوی ئەو تەبلیغات و ئەو شتانە دەخۆن ڕوو دەکەنە مادە هۆشبەرەکان بێخەبەر لەوەی کە ئەگەر ڕۆژێک دوو ڕۆژ کە مەسەڵەن توانیان خۆیان سەرحاڵ ڕابگرن و شاد بن و خەمەکەنن تا ئەندازەیەک بڕەوێنەوە یعنی وەکو ئەوەی کە نەخۆشیێک بێ فقط چەسبێکی لەسەری دەی ئەوەکو برینێکی کوانێک بێ کە پڕ بێ لە چێم و هەوا و عفونەت چەسبێکی لەسەری پێوە چارەسەر دەکرێت بەبێەوە کە لە ڕیشەوە ئەو ناڕەحەتیانی چارەسەر بکە ئیتر دوو جا مەسرەفیان کرد متاسفانە بەداخەوە ئەوانە ئیتر بۆ هەمیشە دەبنە محتاد و کە وردە وردە دەسن ناوەڕۆکی احتیاج و مەسرف و کە لەو حەدەشدا نامێنێتەوە پەنا دەبەن بۆ مادەکانی دیکەش ئیتر تا ئەوانە وشیار دەبنەوە کەسێک دەتوانێت کۆمەگیان بکە دەبینی زۆر دوو ڕۆیشتونە گەرچی حتاگە قۆڵیش تێکەوت بن هەرگیز درەنگ نییە بۆ ئەوەی کە ئەو مەسرەفی خۆیان لابەرن قەتیکەن وەکە خۆیان ڕەهاکەن لە وەزیەتە و هەروە خانەوادە و کۆمەلگاش کۆمەگیان بکە بەگشتی لەم بەرنامەدا ناگونجێ بەڵام بۆ بەرنامەیەکی تر ئێمە هەموو مادەکان بە ناو باسی دەکەین و هەروەها ئەو تاسیراتەی کە هەیەی و ئەو ئەوارزەی کە دەیبێ و کە بۆکە کۆمەلگا وشیار بیتەوە بزانێ فریوی مافیای مادە سڕبەرەکان کە لەسەر هەموو ئەوانە دەوڵەت بە تایبەت سوپای پاسداران نەخۆن و نەکەونە ئەو داوە ماڵوێران کرد. زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ من بۆیە ئەو باسم بۆم هەفتە هەڵبژات چونکە ئەمبینی زۆریش ئەمبینی من کە جوان لەبیرما کە منداڵیش بووم کچانێک یا کوڕانێکە ئەمبینی لاو بوون لە تەمەنی لاویەتیە بوون ئەمبینی کە مەسرفیان هەیە کاتێ پرسیارم لیانە کرد ئەیانوت ئێمە کە بەنگ حەشیش یا ئەماری جوانە کە مەسرفەکەین بۆ هەم یادگیریمانەوەتە سەر و ئانن هەمەوەی کە چاومان شەهلاییەکەین و من ئەمبینی دوای دوسێ ساڵەوەمانە ئەغڵب دەستیان دووچارە ڕەحشاوێ بە شدەت عەسەبیە هونەوە ئەوانەیە کە یانوت چاومان شەهلاییەوێتەوە چاویان دووچارە لە پزیشکیە پیاڵێن ئۆفتادگیە پلکیا ئاو مرواری دەبوو یا ڕێکهای سرخڕێگیە چاویان دووچارە پارێگیە بوو هەمیشە وەک کاسێ خوێن بوو ناو چاویان ئەمانمە لە نزیکە و بینیە ینی وەک تەجروبەیەکی شخصی بۆیە ئەمەوێ و ئاگاداریە بین بە خەڵکە ئەکتفا نەکەن بە قسەی کەسێ دوو کەس سێ کەس بڕۆنە سوراغ مەراجع علمیەکە ینی لە هەرو جۆرە کە جنابتان ئاماژەتان پێکرد
دیاردەیەکی کۆمەڵایەتیە زۆر بواری شەکرێتەوە، ینی لە لەحاز پزیشکی اقتصادی اجتماعی زۆر شت حتا شخصی فەر ڕەوانشناسی ئەمانە لەبەرەگرێ بۆیە ئەمەوێ شارە بە یەک شتریشکەم هاوڕێ گەلاوێ جنابتان فەرموتان کە فەرد ئیزۆلاوێ، بەڵام ئێستا سری مەوادمان هەیە حتا حەشیشیش ینی ماری جوانایش بە کۆمەڵ گروهی مەسرفەکرێ ئەغڵە بە وقات بەرخلاف بەعزێ لە مادە هۆشبەرەکان کە فەرد منزەویەکاتەوە ئەم مەجموعەیەکن ینی هاوتیپی خۆیانن هاو ڕای خۆیانن هاو مەسرف خۆیانن یان مەسە مەوادی تر هاتە پێژن نەخ کۆرۆکۆدیل ئەمانەیش معموڵەن بە کۆمەڵن ینی دەستە جەمعی مەسرفە کردێ حتمما ئاگاداریتان لەسەر قەزیە هەیە و بیستانە ئەوانەشی چی بکەن ئەوان چۆنەشێ خۆیان ڕزگارکەن لەو کۆمەڵە خەڵکە چونکە تا خۆیان لە ناو ئەو یارانەی کە هەیەە ڕزگار نەکەن دووریان نەخەنەوە من احساسەکەم بۆ ئەمان تایبەتمەندیەکەی بەرخلاف باقی مادە هۆشبەرەکانەوەیەکە ئەبێ بەرعکس تەککەونەوە بێنەوە ناو بنەماڵەیان و بنەماڵە کۆمەکیان کەن. بەڵێ ئەوە زۆر گرنگ بۆ ئێوە ئیشارەتان پێکرد. ئێمە وەختی باسی ئیزۆلێرە دەکەین مەبەست لەوەی کە ئەوان خۆیان لە خانەوادە و لە کۆمەلگا و لە شوێنی کار و ئەوانە دوورەکەونەوە خۆیان لێ شارنەوە چۆن کۆمەلگایەک خانەوادەیە کە مەسە ئینتزاری هەیە لە نان ئاوەری ماڵەکەی یا لە براکەی یا لە شۆکەی یا خێزانەکەی کە ئاگای لە منداڵ بێ ناتوانێت ئەو کارە بکە خۆی لەوانە دوورەکاتەوە. زۆربەی ئەوانە کە ئەگەر لە ماڵ دەبن لە ئوتاقێکدا دەنیشە حتا دەرگاکە لەسەر خۆیان قفڵ دەکەن یا زۆربەی وەختەکان کە مەسەڵ میوان هەیە هەتا لە جەمعی میوانەکانیشدا دانانیشن لەو نەزەرەوە وتم خۆیان ئیزۆلێرە دەکەنەوە چون ئەو کۆڕ و کۆمەڵی کەوان تا ئێستا بە تۆری تەبیعی تێیدا گەورە بوونا ئەوە بەخرە لە نێواندا ئەوە قبول ناکرێت کە مەسەڵەن کەسێک وەزیەتی ئاوا بێ کە ئاگای لە خۆنیە خەواڵووە خومارە یا تووڕەیە یا ئەسەن تەمەرکوزی نییە مەسەن بۆ کە ژیانی ڕۆژانەکەی چۆن چێتە پێشێت ئەوانە تەمەرکوزی حەواسیشان ینی زەرمەند دەبێ بۆیە ناتوان دەرس بخێن بۆیە ناتوان کار بکەن ئەو کە کای وەزیفەی کە پێیان دەستپێن بیبەنە بەرەوە لەو نەزەرەوە ئیزۆلێرە دەم بەڵام ئەمانە بۆەوەی کە بلاخەرە بتوانن جەلێک و لە جێگایك بۆ خۆیان پەیداکەن کە ڕاحەتتر مەسرفەکەیان بکەن معلومە بەداخەوە ئەمە وتمان ئاماری ئیحتیان لە ئێران یەکجا زۆرە لە هەموو گەڕەشێک لە هەموو کوچە و خیابانێک تۆ حتمما ینی ئەگە تۆ بچێت دەرەوە دایانبینی تەشخیصە دەی دایان ناسیەوە کە تعدادێکی زۆر مادە مەسرف دەکەن چون وەسێکی مشتەرەکیان هەیە ئەوێش مەسرفی مەوادی مخدرە یەکتر دەبینەوە ئەمانە لە جە و فەزا لە دەوری یەک کۆ دەبنەوە لەگەڵ یەکتر زۆر ڕاحەتن چون هیچ کامیان احتراز بە هیچ بەودانەکەی تر ناکە کە تۆ بۆ ئەو مادەیە بەکاردێنی چون هەمویان بەکارگێن بەڵام لە خانەوادەدا شک و گومانیان لێ دەکەم پرسیاریان لێ دەکەن ڕەنگە کێشەشیان لەگە بکەن تۆ چیەکەی بۆ ئەو کارەکەی بەڵام لە نێو هەم نوعانی خۆیاندا ئەو کارە دەکەن مادەی هۆشبەر بەکاردێنن زۆر ڕاحەتن شاید بەسەم دەگەڵ یەک بەنسبەت زۆریش سەمیمی دەبنەوە کەوابوو ئەو کۆڕ و کۆمەڵە بەمانەی کۆڕ و کۆمەڵێکی ئیجتماعی تەبیعی نییە کە ئینسان دەبێت ڕابطەکانی خۆی ئاوەپەرە پێ بدە بەڵکو کۆمەڵێکە کۆرێکە کە تاکەی ئەوانە ئیزۆلێرە بوونەتەوە مۆزەیی بوونەتەوە لە خانەوادە و لە شۆنی کار و لە مەدرسە و لە ناو کۆمەلگادا بۆیە یەکتر پەیدا دەکەن یارمەتی ئەمانە بە کۆمەڵ بەڕاستی ئەمە کارێکی زۆر چڕ و پڕ و بەڕک سەختە چون سەختیەکەشی ئەوەیە کە
دەوڵەتی ئێران هیچ خۆی بێمەسئولیت کردو لە مقابل ئەوانە نەتەنیا خۆی بێمەسئولیت کردو وەکو خۆی ئامدانا بە تۆری عەمدی تۆزیعی مەوادی مخەدر دەکات کەوا بوو دەوڵەت هیچ مەسئولیتێکی نییە و هیچ کۆمەڵێک ناکات دووبارە هەڵدەگەڕێت مەسئولیتەکە دەکرێتە سەرشانی ئەوەڵ خانەوادە یا خزم و کەس دۆست و برادەر دوایش ئەگەر کۆمەڵگا کۆمە بکە کە بەداخەوە لە شەرایەتی ئێستادا ئەو یارمەتێ لەلایەن کۆمەڵگاوە کەمە بەڵام هیچ شتێک لە نظر علمەوە غەیری ممکن نییە هەموو شتێکی امکانپەزیرە ئەوانەش دەتوانن کۆمەڵیان بکەن کە کەس مەسەڵەن مەدەدکارێکی ئوموری ئیجتیماعی یا مشاورێکی ڕەوانی یا مشاورێکی ئوموری کۆمەڵایەتی ئەوانە بدۆزنەوە بە کۆمەڵیش بیان دۆزنەوە قسەیان لەگەڵ بکەن بە هیمەتی خانەوادەکان و خەڵک شۆنێکیان بۆ بینەوە کە بالاخەرە لە جیاتیەوەی کە بچن لە کەلاوەکان و لە قەبرستانەکان و لە پارکەکان دانیشتن و شەو ڕۆژیان تێپەڕ بکەن لە شوێنێکە چاوەدێریان بکەن وردە یعنی قەدەم بە قەدەم وەکو پیلەکان پیلە بە پیلە ئەمانە یارمەتی بکرێن و بتوانن لە مەسرەفەکەیان کەم بکەنەوە و دەتوانێت بە بڕای من دەتوانێت زۆر تاسی گوزار بێن بەڵام بە شەرتێ کۆمەلگا ئەوە بە خانەوادەکان ئەوە بۆ خۆیان ئاگابن هەموو کارێک ئیمکانپەزیرە حتا ئەگەر ئیمکاناتیشیان کەم بێن شاید مەسەڵەن خەرجێکی زۆریشی تێنەچێ شوێنێک مەسەڵەن ماڵێکی گەورە یا چەند ماڵێک بۆیان دابین بکرێن دەتوانن خەرجەکەشی مەسەڵەن دەسە جەمعی وەکو شۆڕای وەکو ئەگەر شۆڕای شارەکان و محەلەکان وایە ئەوان دەیانتوانی زۆر کۆمە بکەن بۆیە یعنی ئەو جێرەی کێشەی ئیحتیات وەکو هەڵقەیەکی زنجیر وایە لەگەڵ هەموو کێشەکانی دیکەی کۆمەلگا یعنی تێکەڵە ئەوارزی زۆرێک لە کێشەکانی دیکەی کۆمەلگایە بۆیە ئەگەر بەشێکی تر لە کێشەکانی کۆمەلگا وەکو کێشەی بێکاری کەم بێتەوە گرانی کەم بێتەوە خەڵکژیانێکی باشتری هەبێ بێگومان تەسیری ڕاستەوخۆشی دەبێت کە خەڵک بەدڵ ئاوەڵایی زیاترەوە یعنی توانی ئەوەی بێ حەدیەقەل یارمەتی ئەزیزان حەدیەقەل یارمەتی ئەزیزانی خۆی بکە بە کۆمەلگا ئەم کێشەیە بە کێشەیەکی تاکە کەسی و خانەوادەگی نەزانێ وەکو بە کێشەیەکی کۆمەلگای بزانێ بۆیە کێشەکان کوتم وەکو هەڵقەی زنجیر بەیەکەوە وەسن دەستیان داوەتە دەستی یەک کە ژیانیان بە خەڵک لە ئێران و بەتایبەت کوردستان و بە تایبەتی تر جوانەکان و لەوەش تایبەتی تر بە ژنان و کچان تەنگ کردوتەوە ئێمە دەبی لە هەموو گۆڕەپانەکاندا لە هەموو مەیدانەکاندا خەبات بکەین دەست دەنە دەستی یەک بۆ کە ئەوە بگۆڕین بۆ کە بتوانین ئەمجار هاسانتر ناڵم زۆر هاسانە ناڵم غێری ممکنشە بتوانین یارمەتی ئەو ئازیزانە بدەین. زۆر سپاس هاوڕێگە لاوێژ پرسیارێکە بۆ من مەترەحە ئەوەیە کە لە زۆر وڵاتە هاتوون مەسرەفی ماریجوانە لە زۆر شوێنە ئازادیان کردە لە ئێرانیشە من طبق ئەطلاعاتی جەدیدێکە بەدەستما وردووە لەوێش خەریکە پەراسێنێ ئەو شێوەیە لە ناو کۆمەڵگا و لە زۆر کەس ئەبیسین کە ئاڵێن ماریجوانە بۆ پارکینسۆن باشە بۆ ئالزایمر باشە بە تایبەت ئێستا کە زەمینەکە فراهەمە لە ئێرانە ئەبینین کە ئێران دانێت لە وڵاتانەیە کە لە لەحازی ئاماریە و زۆربەی خەڵکەکەی تووشی خەمۆکی کێشەی دەرونی کێشەی ڕەوانین بۆیە زووتر ڕوو بە ئالزایمرە چن تووشی فەرامۆشی زووت ڕەسە بن ئایا واقعەن ئەو شتە هەیە ینی ماریجوانە و ئەسەریە هەیە لەسەر پارکینسۆن یا لەسەر ئالزایمر فەرامۆشی
بە بڕۆی من ئەوە بەشێکی پرۆپاگاندایە، بەڵام ماریجوانە یا کەنابیس بە تایبەتی لە ئەمریکا لە بازێک لە وڵاتانی دیکە لە داروخانەکان یعنی بە شێوەیەکی ئازاد دەیفرۆشن. دکتۆرەکان تەزویز دەکەن کە مەسەن تۆ بەتایبەت ماریجوانە یا کەنابیس ڕۆنەکەی کە زۆریش گرانە بۆ تەسکیندانی ئێشەکانی ئێشی عەسەبی، کەسێک کە مەسەڵەن دەبینی پشتی شکاوە، لاقی شکاوە، یا تەسادفێکدا مەسەڵەن زۆر مەستوم بۆ زۆر زەخمار بۆ جێگای زۆری شکاوە، ئێشی یەکجار زۆرە، ئەویش دەبێت لە ژێر چاوەدێری دکتۆر مەسرف کرێ. لە ئەوڵەوە کە بەسەر ئەگە ڕۆژێ 2 قەترە مەسرف دەکەی تا هەفتەیەک دەتوانی مەسەن ئەو بەو ئەندازەیە مەسرفکەین، دوای هەفتەیەک وردە پێی کەم دەکەنەوە، بۆکە ئەوان ئاگادارن دەزانن کە خودی ئەم ماریجوانە ئەم ڕۆنەی کە 100% خالیسە، فقط مەسەن ماریجوانایە و تەسکین دەهەندەیە احتیاط ئاوەرە، نەدەوەی کە لە بازاری ئازادە بڕۆ بۆ خۆت بیکرە و مەسرفی کە و کە ئەمە بەربە نەخۆشی دەگرێن. یعنی من لە وڵاتێکی ئەوروپایی لە سوێد دەژیم، بۆ خۆم تووشی تەسادفی زۆر گەورە بوومە، مەسەڵەن پشتم شکاوە، سینەم شکاوە، ملم زەربەی خواردووە، بۆ من مەسەڵەن مۆرفینیان تەزویز کردووە لە ژێر چاوەدێری دکتۆردا لە ماوەیەکی کەمدا، مەسەڵەن ڕۆژێ 2 دەرک بخۆی، دوایە کەمیکەوە دواتر دەستی لێهاڵگری بچێ سەر مستەقیمەکانی دیکە، بۆ کە بتوانی بژی، بتوانی نەفەس بکێشی، بتوانی تەکام دەی بەخۆ کەسە شکەستێکی زۆر بێ. بەڵام بەداخەوە لەم وەزیەتە بەهۆی ناگاهی خەڵک مافیای مەوادی مخدر و بەتایبەت لە وڵاتانی وەکو ئێران و ئەفغانستان ئەو دەوڵەتە داعشیە زیدی بەشەرانە بۆکە بازاریابی بکەن و وەڵا پوڵێکی زۆر خەنە ژیرفانیان چەواشەکاری دەکەن، یعنی تەبلیغاتێکی ناڕەوات غیری علمی غیری پزیشکی خەریکن بڵاو دەکەنەوە بۆکە بازاری خۆیان گەرم بێت. بڵێە ئێمە جەخت دەکەینە سەرەوە کە خەڵک دەبێ وشیار بێ کە ماریجوانە بەڵێ دەتوانێت تەسکین دەهەندە بێت، دەتوانێت ئازارەکان کەم کاتەوە، دەتوانێت ئەوە کە جەنابەت فەرمووت کە لەسەر ئالزایمر تاسیری هەیە. ئالزایمر لە کەسان زۆرتر لە نێو کەسانێکدا ڕۆژ دەکە کە تووشی خەمۆشیە بوونە، رابطەی اجتماعیان کەمە، تەنیا کەوتونەتەوە، مۆنزەوینە، کەس نییە قسەی لەگەڵ بکەن، بەخەرە ڕۆح و ڕەوانیان ناشادە، تووشی زۆر تەبیەت و کە تووشی ئەفسۆردەگی دەبن. وی تۆ چاڵێکی کەسێک کە تەمانیشی زۆرە، بەڵام مادام کە رابطەی اجتماعی گەرم و گوڕە لە خانەوادەیەکی گەورەدایە و هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی و خانەوادەگی نییە، ئەوانە بەدەگمەن تووشی ئالزایمر دەبن. کەوا بوو ئێمە کێشەکانی ئالزایمر ناوی تۆ ماریجوانە دەرمانەکەی نییە، کێشەکانی نەخۆشیەکانی ئەفسۆردەگی و دووزانم ئالزایمر و پارکینسۆن و ئەوانە ئالزایمر یا نەخۆشی دیکە مەوادی مخدر دەرمانی ئەسڵی نییە. دەرمانی ئەسلەکەی دەتوە دەبێت بە شێوەیەکی گشتی تر چاوی دەکەی، بە شێوەیەکی ئێلمانی تر چاوی دەکەی، بە شێوەی پزیشکی چاو دەکەی، نەکەوە کە هەر کەسە لە خۆ بچێ ئەو مادەیەکە لە هەموو جێگای زۆر هاسان پەیدا دەبێ و مەسرەفێکە و بەبێەوە کە ئاگا بێ کە چ دەکە لە جیاتەوە کە بە پێچەوانەی تەزویزی دکتۆر ڕۆژ بە ڕۆژ کەمی بکە، ڕۆژ بە ڕۆژ دۆسەکەی زیاد دەکە، ئەمەیە کە خەتەرناکە. بەڵام بۆ ماوەیەکی کورد لە ژێر چاوە دیێری دکتۆر ڕۆژ بە ڕۆژ کەمیکەیەوە، ئەمە دەتوانێت کۆمە بکە کە هازارەکانت کەم کاتەوە و ئەو جارکانە وەکو ئینسانێکی ئاسایی بتوانی ژیان بکەی و هەستی و دانیشی و بەبێەوە کە ئازاری ئاواکە تااقەت و توانە و هەموو شتێک لێ بستێنێتەوە. تۆ چاوی لێ بکە فەرقی ئەوگە لە باری ئلمانی و ژێر چاوەدێری دکتۆر چاوی لێ بکەی پلە بە پلە دێتە خوارێ، بەڵام لە بازاری ئازاددا پلە بە پلە زیادی دەکەن کە تا تووشی احتیادێکی
ماڵوێرانکەر دەبن کە ئیتر ئاەتی هەمومان دەبین کە وەزی ئێران وەزی جوانەکان وەزی ژنان وەزی محتادان ئەم ئامارەکان یەکجا زۆر لەسەرەوەیە ئەم وەزیەت زۆر خراپە کە نەتەنیا هەر بۆ خۆیان وەکو خانەوادەهای زۆر بەداخەوە دەرگیری ئەوەن ژیانیان لێشێواوە بۆیە ئێمە دووبارە دەڵێن ئاگایی زۆر مهمە کە پێش بە موسیبەتهایی نەخوازرا و بگرین هەدەفی ئێمەش لەم بەرنامانە ئەوەیە و داواشمان لە خەڵک ئەوەیە کە ئەگەر گوێیان لە ئێمەیە بە گەڕانەوەی تەجروبەکانی خۆیان بە نووسینی تەجروبەکانی خۆیان بۆمان بنێرن حتمما کەڵکی لێوە دەگرین بۆ جۆرە دەتوانین یارمەتی دەری یەکتر بین و دشت بە موسیبەتە ماڵوێرانکەرە هەمومان دەست بدەین لە دەستی یەک و خەبات بکەین بۆەوەی کە یعنی زەرەر و بەدبەختی لە ناو کۆمەلگادا کەم بکەینەوە و خەڵک ئامادە سالم خەڵکێکی سالم ئامادە بێ بۆەوەی کە نیازەکانی خۆی حەقی خۆی لە جێگایەکی تر لە دەوڵەتی کۆماری ئیسلامی وەرگێ نەک پەنا بەرێ بۆ مادە هۆشبەرەکە. زۆر سپاس هاوڕێگە لاوێژ ئەو نکاتە کە فەرمووتان زۆر تایبەت بوو بۆیە حەزم کرد باسی لێوە بکەن هەیە بەڕاستی هەیە لە زۆربەی حتا ڕەسانە ئەو میدیاکانی سەرمایه‌داری باسی لێوە ناکەن حتا لە زاری پزیشکەکانی شواڵێن کە بۆ ئەو شتە باشە بۆ ئالزایمر باشە بەڵام ئێمە وەکو ڕسانەیەکی مستەقل کە پشت بە خەڵکە بەسێ ئەمانەوەی ڕاستیەکان دەرخەین ئەمانوێ و ئاگەهی ڕاستەقینە بە خەڵکمێن کە تووشی ئەو کێشە و گرفتن نەبن گۆڵ نەخۆن بەدەست کڵاو نەچێتە سەریان بەدەست ئەو تەبلیغاتانەکە دنیای سەرمایه‌داریەکە زۆر سپاس دەکەم هاوڕێگە لاوێژ من پرسیارە دیکەم نییە ئەگەر جنابتان لەسەر هەرم باسە شتێکتانەیە بۆ تەکنەڵ بەحسەکە ئەتان بفەرمون. زۆر سپاس منیش قسەیەکی زیاترم نییە دایدێنین بۆ بەرنامەکانی تر و هەروەها چاوەڕێی یارمەتی ئەو بینەرانەین کە تەجروبە و بەخەرە پێشنیاری خۆیان بۆ ئێمە بنووسن و بنێرن ئادرسەکانی حزب لەسەر تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە سایتەکانی کۆمەڵە و سایتی خەبەری پەیامدا هەیە پەیوەندیمان لەگەڵ بگرن ئێمە زۆر خۆشحاڵ دەبین. زۆر سپاس بۆیە و بۆ بینەرانی ئازیزیش کە جۆبیستی ئەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ بەشداریتان. هاوڕێانی خۆشەویست بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە ئەم بەرنامە لەسەر کێشەیەتیات پێشکەش بە حضورتان کرا بۆ بەرنامەکانی داهاتووی شەرەوە جۆرە کە هاوڕێ گەلاویش فەرمویان ئەتان پەیوەندیمان لەگەڵا بگرن ئەگەر ئاگاهیە زانیاریە نوێتان هەیە بەتایبەت ئاماری نوێتان هەیە یا ئەتانوێت لە تەجروبیاتی خۆتان باسکەن بۆمان کە بەرنامەکەمان پیت بێ پڕبەهاتر بێ ئێمە زۆر کەڵکی لێوەرەگەین زۆر خۆشحاڵەوین تا بەرنامەیەکی دیکە تا حوتەی داهاتوو هەموو کات و ساتێکتان بەخۆشی و دڵشادی.